سڵاوی خواتان لێبێ گۆڕانکاری هەروە بە هەڕەمەکی ناکرێت. پێشکەوتنی هەر حکوومەت و هەر دەوڵەتێک لە ڕێگەی پەرلەمان و ئەو سیاسەتەیە کە بەڕێوە دەچێت. بێگومان هەڵبژاردنیش کە لە پێشە دەرفەتێکە بۆ ئەوەی کە ئێمە کاندیدێکی شایستە وەلایەنێکی شایستە کە خزمەت بە خەڵک و نەتەوەی خۆی بکات هەڵبژێرین و ئەو دەموچاوە دووبارانی کە لە ڕابردوودا هەبوون و وەکو بینیمان چیان بەسەر خەڵکی تردا هێنان بێموچەی و نەبوونی خزمەت گوزاری و چەندین بابەتی تر دووبارە نەبێتەوە و دەرفەتێک بێ بۆ گۆڕانکاری لە داهاتوودا. ئێمەمانەوە خانمێکی کاندیدتان پێ بناسین کامڕۆ سەردانی شاری هەولێرمان کردووە بە ڕێزیان بربژێرن لەسەر لیستی 147 کۆمەڵی دادگەری کە بربژێرە ئەمڕۆژ ئەزمون و توانای ئەو ئاشناکەین بێەوە بۆی کە زیاتر وەکو کاندیدێک بیناسن. سڵاو لێ بە خاتم مەریەم. سڵاو لێ بڕێز خۆشحاڵ بۆ بەخێر بێن سەر با مەریەم خان زیاتر بناسین. بەنای خۆی گەورە و میهرەبان من مەریەم لەتیف مەحموود ناسرا بە مەریەم عەبدوڵەتیف و مەریەم بڵباسیش لەدایک بووی ساڵی 1985 شاری هەولێرم ینی هەر خەڵکی ئێرەم و لێرەش لەدایک بوومە و هاوسەر گیرم کردو و خاوەنی 4 منداڵم 3 کوڕ و کچێک. 3 کوڕ و کچێک بەڵێ دەرچووی ئەندازیاری زانستە کوشتەکاڵیەکانم زانکۆی سەڵاحەدین واروها دەرچووی زانستە ئیسلامیەکانیشم. خاتومەریە کاروباری ڕۆژان چۆن بەڕێکی چونکە وەزیفێکی فەرمیت هەیە لەگەڵی شاکاری حیزبی و هەندێک لەو چالاکیانەی ترکە ئەبینین مەریەم خان. بەڵێ خات و هۆنیابەندە لەبەرەوەی دوای دەرچوونم لە زانکۆ ئەو کات دەرفەتی وەکو ئێستانە بوو دەرفەتی دامەزراندنم هاتە پێش نزیکەی 7 ساڵ خزمەتی وەزیفیم هەیە لە کەرتی گشتیدا بەیانیان کاری ڕۆژانەی من ئەوهالەیە بەیانیانەکەم کە هەر دەستم وەکو هەر فەرمانبەرێکی ئاسایی ساعت 8:30 دەبی لە دەوامم بم تاوەکو ئەوەی کە ئێستا دەوام کورتکراوەتەوە تاوەکو 1:30 ئەگەر باسێک لەو بکەی تایبەتە بەچی ئەو داوامی ئێوە؟ ئەو داوای من وەکو ئەندازیاری کشتتوکاڵی بەس ئەو بەشێک کە داوامی لێ دەکەم ئەمن دەستەی ژینگە داوام دەکەم فەرمانبەرم لە بەشی EIA هەڵسەنگاندنی کاریگەری ژینگەی بۆ پرۆژە تەواوی پرۆژەکان ئەو پرۆژانی کە پێویستە بە ڕێپێدانی ژینگەی هەیە دێنە لای ئێمە هەڵسەنگاندنی لە بۆ دەکەن کەم و کوڕیەکانی دیاری دەکەین و بەرزی دەکەینەوە لە بۆ لانی سەرەوە دەکرێتەوە. بەڵێ بێتگەر لەو کارێک کە باست کرد فەرمیەکە دوای ئەوەش بەندە کارجێڕی مەڵبەندی هەولێرم لە ئیشەکەشم بەردەوام دوای نیوەڕۆیان کە دێمە ماڵێ بەهریانی بەیانێکی کە دەچمە دەوام دوای نیوەڕۆژ کە دێمەوە مارە دوای ئەوەی کە نان دەدەمە منداڵەکانم ینی لەگەر منداڵم هاوسەرەکەم نان و شتە خۆین و دووبارە دەچینەوە ئەوێ تاوەکو ئێوارە. ئێستا تۆ خێزانێکت هەیە خێزانەکەت پێک هێناوە ئەو خێزانت تا چەندێ پشگیرتن هاوسەرەکەت منداڵەکانت ئایا لە ئاستێکان ها بتوان پژگیری بکەن؟ وڵی هۆنیا خان بە خۆی کارکردنی ئافرەت هەر لە کارە وەزیفەکە لەوانی هەندێک ئاسانکاری لە بۆ بکرێت لە بۆ دەوروبەر ینی خێزان و ئەوانە بەس لە کاری کاری سیاسی و ڕێکخراوەیی ئەگەر پشگیریەکی زۆر بەقوتت نەبێ لە خێزانەکە لە ئافرەت قورسە بتوانانی کاری سیاسی بکە یان کار ڕێکخراوەیی بکە. بەندە ینی من سەرەتای کارم لە ئێستانیە ینی من لە قوتابیانەوە هاتم هەموو پلەکانی ئەندامەتیم بڕیە تا گەیشتمەتە کارجێڕی مەڵبەند ینی هەموو پلەکانی ئەندامەتیم بڕیە لە ناو کۆمەڵی ئیسلامی پێش و کۆمەڵی دادگەری ئێستا ئەوە نەبیانی سیاسێکی هەڵتۆقی و نیم ینی پرچم تێدا سپی بەوە کە دەڵێن ینی سرم تێدا سپی بووە لە ناو کاری ئیسلامیدا سوپاس بەخوای گەورە بەس ئەوەیە کە من لە ناو خێزانەکەی خۆشم سەرەتا لە ماڵی داکەم چونکە ئافرەدا سەرەتا لە ماڵی داچکرد دوای دوو قۆناغەژیانی ئەوەی کە لە ماری داکرد ئەوی لە ماری هاوسەرت بەندە بەر لەوەی ینی هاوسەرگیریش بکەم سوپاسی باوکی ڕەحمەتیم دەکەم یەکەم جار لە ژیاندا نەما دوای داچی ئازیزم هیوادارم خی گەورە تەمەنی پڕبەرەکەت بکە لەگەر خوشک و برایەکانیشم بە تایبەتی خوشکەتیشم کە لە ژیاندا نەماوە سۆما ناسراوە لە ڕێکخراوی قوتابیان بووە بەس ئەو لە تەمەنێکی کووردا وفاتی کرد ینی ڕاستە تەخەڕوجی کردبوو لە فراکسیۆنی کۆمەڵ دامەزرا بوو لە پەرلەمان بەس ینی ئەو وەک دوانە ناسرابووین ئەمە لە ناو کاردا ئەوەیە کە بە دوانەش ناسرابووین لە ناو کاردا بەس ئەو
خی گەورە ئەمانەتەکەی لێ وەرگرتەوە ئێستاش بەس ئەوەی ئەوان ینی پشتگیری ینی ئەمە هەروە بووین بەیەکەوە هەموو ئیشەکانمان کردیا ئەوانەی کە لە قوتابیان بەس ئەو هەتا گەیشتنە ڕێکخراوی خوشکانیش هەر بەیەکەوە بووین لە نووسنگی سکرتارێت بوون دوای بە نەخۆشی وەفاتی کرد دواتریش کە هاوسەرگیریم کرد پاڵپشتی هاوسەرەکەم نەبووانم دەتوانی لە کاری ئیسلامی بەردەوام بم چونکە قورسە بۆ ئافرەت کارکردن. باشە کە هاتمە ژوورۆ بۆ ماڵەکەتان کتێبخانەم بینی خۆت خوێنەری یان هاوسەرەکەت؟ وەڵا ناتوان برم بە خۆم خوێنەر نیمە خوێنەرم سپاس بخوا بەس ئەو خوێنەری نیم وەکو هاوسەرم باوکمی کار و پیشەکەی ئەویش مامۆستای ئاینیە لەبەر ئەوە ینی کتێبخانە بۆ بزانم ضرورەتی هەموو ماڵەکە بەس لە بۆ ماڵی مامۆستایەکی ئاینی ضرورتر و ئەولاترە. دەسە خۆش بێت. پێت چۆنە ئەمڕۆ سەردانی شوێنی کارەکەت بکەین چکە بۆ پێکەوە کاری سیاسیەکەیت و بەردەوام زۆر زۆر ئاساییە. مەریەم خان هاتیینە مەڵبندی کۆمەڵی دادگەری لە شاری هەولێر بەڕێستان لێرە کارەکەن کاری حیزبیتان کەی دەستی پێکرد و لێرە چی ئەەکەن؟ وڵا هۆنیان خانە من هەر لە سەرەتای دەست پێکردنەوە ینی هاتنە ناو کاری ڕێکخراوەی ئەمە یەکسەر کاری سیاسی و ڕێخستنیشمان دەست پێ کردووە یان دەتوانین بێم لە سەرەتای نەوەتەکان و هەر لەوتەی فام کردیم لە ناو کاری ئیسلامیدا بوومە ئەوەی کە لە ناو ڕێخستنیش لە کۆتایی نەوەتەکانەوە ینی بە ڕسمی لە ناو ڕێخستن ئیشم کردیە چونکە ئەو کاتیش بەنهێنی بوو ئیشکردن زیاتر هی پیاوان بەنهێنی بوو چیزای ئەوەی هی ئافرەتانیش کۆمەڵ کە تەناوبارە دۆخێکیش کارکردن زۆر قورس بوو هەر لە جیرانی مامۆستاانی باپیر و موشک بارانکردنی بارەگاکانی کۆمەڵ ینی وەرگرتنەوەی شوێنەکانمان لێرە تەنانەت شوێنی پێشووی مەڵبەندی پێشوشمان کەێمان وەرگیرایەوە ئەو بارەگەیانەیەک بە دوای کرێکانەی بە کرێگرتومان هەموویم کردووە لەگەر کۆمەڵ ینی هەر لە سەرەتای ڕاگەیانەوە زۆر بەرپرسی مەڵبەندیشم ینی لە سەردەمی زۆر بەرپرسی مەڵبەندیشدا ئیشم کردووە سوپاس بۆی خۆی گەورە کارەکانی بەندەش لە ناو ینی ئەو وەکو کارجێڕی بەرپرسی ڕێخستنی خوشکان و هەڵبژاردنم لە ئەستۆدا بە ئەوە ئێستا ئێستا ینی کاتی هەڵبژاردنە هەرکەم کاندیدەکانمان خەریکی کاری خۆمانین لە بانگەشە بەس ئەوەی کە پێشتر ئیشی ڕێخستنی خوشکان و هەڵبژاردن بووم بەس ئەوەی کە ئیشەکانیشمان لە ڕێخستن زیاتر پەروەردەیی و کاری داعاوی بووە لە میانەی کارمان لەگەر خوشکاندا. بتگەر لەو کاریکەکەن بێگومان چەندین چالاکی ترتان هەیە لەوانە بابەتی پەروەردەی و کاری ڕێکخراوەی و تەنانەت من بینیم لەگەڵ هاوسەرەکەتانە لە ڕادیۆی کۆمەڵ بێک و بەرنامەیەکتان هەیە ئەم ئەزمونانەی تر چۆن بوو؟ وەڵا هەمووی ئەزمموی کارن بەندە کارکردنم لە ڕادیۆ دەگەڕێتەوە لە بۆ ساڵی 2000ەکان بەرنامەمەوە بە تازە نیم لە ڕادیۆ بەس ئەوەی ئێستامان بەرنمەیەکە زیاتر دەنگەچی حەقا ینی هەر کەسێک کە قسە بکە باز لە مافی خەڵک بکە تاکە بەرنمەی سیاسیە لە ڕادیۆی کۆمەڵ کە لەگەڵ هاوسەرمدا هەفتانە بەرنمەی بیر و بۆچون پێشکەش دەکەین. زۆر باشە. ئەی سەبارەت بە کاری ڕێکخراوەی کاری ڕێکخراوەی کەشم بێزگەلەوەی کە لە ڕێکخراوی خوشکانیش بوومە و ئێستا کەشکە لە کارە حیزبیەکەدا لەگەر خوشکاندا بوون و چەندەها کاری پەروەردەیمان هەبووە ڕاهێنانی خوشکان لەکردنەوەی خول و سیمینارات و ئەوانە بێجگەلەوانەش ئێمە ڕێکخراوێشتریشمان هەیە بەندە دەستی دامەزرێنەرین ڕێکخراوی پاداشت بۆ گەشە پێدانی مرۆیی کە لە زملی ڕێکخراوەکەدا ئاکادمیایەتیشمان هەیە تێداوانەکانی عەقیدە و فقه و علوم القورآن و علوم الحەدیث و تەواوی زانستە شەرعیەکانی کە پێویستە بۆ دروستبوونی مەلایەک وەکو برێ زانستی شەرعی بخوێنێت و ببێتە ئیجازەی مەلایەتی وەربگری هەموو ئەو زانستانەی تێدا دەخوێندرێ نزیکەی 100 قوتابی تێدایە بەخۆم و هاوسەرم موانەکان دەخوێندرێتەوە زۆرینەی کتێبەکانیش هەڵێنراون لە کتێبەکانی بەڕێز مامۆستا حەلیب باپیر. مەریەم خان بۆ پێیکەوە کارتان کردو لە نزیکەوە لە شاری هەولێر نزیک بوون لەو کار و چالاکیانی کە ئەنجام درراوە بێگومان شارەزاترن بۆ کارانی کە کۆمەڵی دادگەری فراکسیۆنی کۆمەڵ کە لە پێشووتردا کردویانە چ خزمەتێکیان کردووە؟
هۆنیا خان بێگومان هەر تاکێکی ئیسلامی کە دەستێتە هەر شوێنێک خەمی یەکەمی ئەولای ئەوی پەیامەکەیەتی ونیە پەیامی ئیسلامە کەوان لەوێن دەرێ هەوڵ دەدەن لێ نەگەڕێن یاسایەک دەرچێت دژی پێچەوانەی قورئان و دەقەکانی قورئان و سنت بێ ئەوە کاری لە پێشینیان بە بێجگەلەوەش هەوڵیان داوە ببنە سەکوێک لە بۆ گەیاندنی دەنجی خەڵکێکی ناڕازی دەنجی خەڵکێکی لێقەوما و خەڵکێکی پێویست کە پێویستیان بە ئەوان هەبووە دەنجی ناڕزایەتیان بێنێتن لە بێجگەلەوەش کە بوونەتە هۆی ئەوەی بتوانن ماف بگەڕێنەوە بۆ چەندین کەس و بێجگەلەوەی ڕێکخراوەکانی کۆمەڵ ڕێکخراوە خێرخوازەکانمان هۆکارێک بوونە بۆ ئەوەی بتوانن خەڵکی هەژار و کەم دەرامەت یارمەتی بدەن بێجگەلەوەش هەر لە شاری هەولێر هەموو مانجێک بەخشین هاوکاری دابەش دەکا بەسەر 650 منداڵی بێباوەک بێجگەلەوەی سۆمای چاوانمان هەیە لەودی و بێجگە لە تەواوی ئەو ڕێکخراوانەی تریش کە چەندەها خولی جۆرا-جۆری پەروەردەیی دەکەنەوە لە بۆ بە ئاگاهێنانەوەی گەنجەکانمان و هۆشارکردنەوەی خێزانەکان. سپاس دەکەین ئێرە بەجێ هێڵین و دواتر گفتوگۆی ترەکەن دەربارەی کار و پرۆژێت بۆ پەرلەمان. مەریەم خان ئینشاءڵڵا لە داهاتوودا کە متمانەی خەڵکتان بەدەستهێنا دەتانەوێت چی بکەن؟ هۆنیا خان ئێمە بەنیازین ڕابردووی خۆمان بکەینە ئاوێنەی کاری داهاتوومان وەک چۆن لە ڕابردوودا کارمان لەسەر باری پەروەردە بکەین بەردەوامی لەو کاری خۆمان ئەوە بێجگەلەوەش دەبینە بربەست و ڕێگرێک لە دەرنەچوونی هیچ یاسایەک لە پەرلەمانی کوردستان کە پێچاوانە بێ لە دەقەکانی قورئان و فەرموودەدا و هەروەها ببینە بربەستێکی لە بۆ پاراستنی بەها بەرزەکانی کۆمەڵگەی کوردەواریمان و بێجگەلەوەش کە دەمەوێت بەجددی کار لەسەر کەرتی کوشتتوکاڵ بکەم بۆ هەیەک لە یەک لە بوارەکانی خۆم کوشتتوکاڵە دەمێ لەگەر چینی جوتیاران دابم جوتیاران و کاسبکارانیش کە بەشێکیان هەر ڕەوازدانە بەکاری جوتیاریدا بەرهەمی ئەوان دەیفرۆشن لە بازاڕەکان بێجگەلەوەش دەمەوێت کار لەسەر دەرچوانی زانکۆ پەیمانگاکان بکەم ئەوانەیە کە تا ئێستا هیچ دەرفەتێکیان لە کەرتی گشتی و تایبەتدا بۆ نەڕەخساوە. مەریەم خان پاراستنی شکۆی خێزان و ئەو بابەتانی کە پەیوەندی ئێستا بە ئافرەتەوە هەیە بابەتێکی گرمە زۆر گرنگە کاری لەسەر بکرێ تۆ خۆت تا چەندێک ئەتەوێ نوێنەرێکی ڕاستەقینی ئافرەتان بی ئەو کێشانی کە هەیە ڕووبەڕووی ئافرەت و خێزانە بێتەوە لە ناوێدا ڕۆڵ بگێڕن. هۆنیا خان وەک دەبینین لە ئێستادامە گەنجانمان بێجگە لە ئافرەتان ینی ئەوە ئافرەتانش کە بەشێکن لە گەنجانمان تووشی چەندەها بیری نامۆ بوونە لە ناو کۆمەڵگادا ئێمە دەمانەوێ بەبۆی ئەوەی کە دایکانیش کاتێک کە گەنجەکانی کوڕەکانیان یان هاوسەرەکانیان مبتەلا دەبن بە هەندێک مادە کە ئێستادا باوە لە ناو کۆمەڵگەی کوردەواریدا زۆرێک لە گەنجانمان ینی پێی تاقیکراونەتەوە لەبەرەوەی ئافرەت قوربانی یەکەمە لەو ڕواگەیان دەبێتە دایکی بەکارهێنەرێکی مادەیەکی خراپ یان ئەوە تا دەبێتە هاوسەری پیاوێکی ئاوە بۆ ئێمە لە داهاتووماندا کاری جددی دەکەین لەسەر ئەو پرسانە بۆ پاراستنی خێزانەکانمان و پاراستنی گەنجەکانمان ئیشی جددیمان دەبێت لەسەر ئەو بارەدا. مەریەم خان ئێمە دەرفەتمان هەر ئەوەندە بوو پێم خۆشە لە کۆتاییە پەیامی خۆت بدەنگدەران بڵیت وە شتێک ئەگەر من ئاماژم پێ نابێت خۆت بسەوێت لێرە باسی وڵا هۆنیا خان پەیامان بۆ دەنگدەرانەوەیە متمانەمان پێ بکەن لە ڕۆژی دەنگداندان دەنگ بدەن بە کاندیدەکانی لیستی 140 کۆمەڵی دادگەری دەبینە پارێزەری خێزانەکانتان لە خەمی پەروەردەی منداڵەکانتان دەبین دژی ئەو دەسەڵاتە زاڵم و ستەمکارە دەوەستینەوە لە هەردوو زۆنەکەدا کە ئەوان هەموو کارێکیان کردە لە بۆ بەلا ڕێدابردننی گەنجەکانمان و تێکدانی شیرازەی خێزان و بێجگەلەوەش کارێکیان کردووە کە باری دارایی هاوڵاتیانیان کردێتە وەزهێ ینی بارەکەیان خستۆتە وەزهێکەوە خەڵک بە چەند مانگ جارێک موچە وەردەگرێت کە جارێک موچە وەردەگرێت نازانین جاری داهاتوو موچە وەردەگرێتەوە یان نا خەڵک بۆ چۆتە ناو بارێکی دەرونی زۆر ناخۆشەوە کە هیچ متمانەیەکی بەدەسەڵاتدا نەماوە بۆ ئومێد دەکەین خەڵک متمانەمان پێ بکە بۆی بتوانین خەمەکانیان بڕەوێنینەوە بتوانین بەشدار بین لە حکوومەتی داهاتوودا بتوانین کەسانێک بنێرینە شوێنی باڵادەست کەسانی دەستپاک و ئەمین بن بتوان خزمەتی خەڵک بکەم بە بێجیاوازی کاندیدی ژمارە 5 پەیامیشم بۆ دەنگ
دەنگدەرانەوەی لە ڕۆژی دەنگداندا لە لیستی 1940 کاندیدی خۆیان بە ژمارە 5 بۆ بناسنەوە 5 پایەکانی ئیسلام و 5 فەرزەکانی نوێژ. سپاس دەکەم مەریەم خان، خۆشحاڵم بە هیوای سەرکەوتن. سپاس دەکەم خێر. ئەزیزان بەو شێوازە ئەزمموونیم خاتوونەمان بە ئێوە ئاشنا کرد بە هیوای سەلامەتی بۆ گشتلایەکتان خواتان لەگەڵ.